مانگی نیسانی ئەمساڵ هەرێمی کوردستان لە بەرامبەر بەغدا نیازپاکی کردەکردار. خودی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراقی فیدراڵ بە ڕێککەوتنێک گەیشتن و واژۆیان کرد. بەڵام بەغدا تا ئێستا و لە دوای پەسەندکردنی یاسای بودجەش لە سزادانی خەڵکی کوردستان بەردەوامە. ئیرادەی میلی، ئیرادەی سیاسی هەرێمی کوردستان تێک بشکێن، بێگومان ئەمەش نە کۆمەڵگای نێودەوڵەتی قبوڵیەکە، نە ئەو دەستورەش کە لە مادەکانی 107 و 126 بە کورتی و بە پوختی ئاماژە بەوە ئەکە ئەڵێ هیچ هێزێک نییە دەستکاری قەوارە و ستاتۆی هەرێمی کوردستان بکاو. بە بڕوای بەرپرسێکی گۆڕان، پەرتەوازەیی لایەنە کوردیەکان بە تایبەت لە کاتی پەسەندکردنی یاسای بودجە لە پەرلەمان وای کردووە بەغدا هەر ڕۆژە و مەرجێک بەسەر هەرێمدا بسەپێنێت. زۆر بە گرنگیشی دەزانێت گفتوگۆکانیش لەگەڵ بەغدا تەنها لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێت. لە 25 سێوە کە نەوتی هەرێمی کوردستان پێی یاسای دادگای ناوبژیوانی پاریس وەستاوە، حکوومەتی عێراق بەرهەمی نەوتی زیا کردووە، 47,000 زیا کردووە لە مانگی ڕابردوو، مانگی مەی و مانگی جوون، یعنی مانگی 5 و مانگی 6 ئەیتوانی لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێمە هین بکەن ڕێکەوتنامێ بکەن ئەو نەوتی هەرێمی کوردستان بەرێ بۆ ئەوی بتوانێت سبێنێ داوای شایستەداراییەکانمان بکەین. بەڵام حکوومەتی عێراقیش خۆ ئەو نیازە باشەی نییە خۆ کە بە ئاسانی شتەکانێ بۆ بنێرێ. لە ساڵی 2014ەوە چیرۆکی فشارخستنە سەر هەرێمی کوردستان لە ڕێگەی بڕینی موچەوقوتی خەڵکیەوە لەلایەن بەغداوە دەستی پێکرد. ئەگەر ئەو کات بەهۆی پێشێلکردنی دەستور و بە بیانووی نایاساییەوە ئەو کاریان دەکرد، بەڵام ئێستا هەرێمی کوردستان ئامادەی هەموو ئاسانکاریەکە و هیچ بیانووی بۆ بەغدا نەهێشتووە و تەنانەت گرنگترین سەرچاوەی داهاتیشی کەنەوتە ڕادەست کردووە. بەڵام بەغدا بە بیانووی جۆراوجۆر و بەنادەستوری تا ئێستا ئامادە نیە ماف و شایستەداراییەکانی هەرێمی کوردستان وەک ئەوەی کە لە یاسای بودجەدا جێگیر کراوە بنێرێت. بۆیە زۆر لە چاودێران ئەم فشارانە بە شەڕی لاوازکردنی ئیرادەی خەڵکی کوردستان وەسف دەکەن. هاوشین جەمال، کوردستان 24، سلێمانی.